لایەقم ئەم شەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ. باسی ڕۆژی ئەم جارەمان لەگەڵ جەنابی مامۆستا کامیل مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی و وتەبێژی بزوتنەوەی ئیسلامی کوردستانە. مەبەستمە لەم بەرنامەیە کۆمەڵێک پرسیار بۆ ئێوەی بینەر بکەم و وەڵامیشی بۆ وەربگرمەوە. یەکێک لەوانەوەیە کە تێڕوانینی بزوتنەوەی ئیسلامی لە ئێستادا بۆ چارەسەرکردنی کێشەکان چییە و چۆنە وەڕایەن چییە لەسەر ئەو لێکتر نزیکبوونەوەی لە نێوان لایەنەکانە هەیە، ئایا هەستەکرێ بە شێوێک لە شێوەکان خاوی و مماتەڵە هەبێت لە چارەسەرکردنی کێشەکانە. بزوتنەوەی ئیسلامی دنیابینی خۆی چییە بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و پێیان وایە کە باشترین میکانیزمێک لە ئێستادا پەنای بۆ ببرێت لە کاراکردنەوەی پەرلەمانە چییە و چەند ینی پەلەی لێ بکرێت بۆ ئەوەی ڕۆڵی هەبێ پەرلەمان لە چارەسەرکردنی کێشەکان و نزیکترکردنەوەی لایەنەکانەوە. مەبەستمەوە پرسیارەش بکەم کە ئایا بزوتنەوەی ئیسلامی کوردستان چۆن خۆی ئامادە کردووە بۆ پرۆسەی یاخود بۆ پرسی ڕێفراندۆم و ئایا ئەوان چۆن هێز و توانا و کاریگەری و بنکەی جەماوەری خۆیان بۆ سەرخستنی پرسی ڕێفراندۆم بەکارەهێنن و ئەبێ ئەو ڕێفراندۆمە چی بۆ بکرێت لە زەمینە سازی بۆ ئەوەی سەرکەوتوو بێ. و مەبەستمە گەر کات بواریدا ئەو پرسیارەش بکەم کە ئایا یەکلیستی یاخود یەک هەڵوێستی پارتە ئیسلامیەکان بەکوێ گەیشتووە، ئایا لێک نزیکبوونەوەکانیان ئەچێتە پێشەوە یا لە شوێنی خۆی وەستاوە لە ئێستادا بێگومان. مامۆستا کامیل مەحموود وتەبێژی بزوتنەوەی ئیسلامی کوردستان زۆر زۆر بەخێر بێن بۆ ستۆدیۆی باسی ڕۆژ. مەبەستمە بەو پرسیارە دەست پێ بکەم تێڕوانینی بزوتنەوەی ئیسلامی کوردستان کە جەنابتان وتەبێژی و بزوتنەوەیان لە ئێستادا بۆ دۆخەکە خوێندنەوەتان چۆنە و پێتان وایە ئەبێ چی بکرێت لە ئێستادا؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ جەنابەت، سڵاو بۆ بینەران. دیارە بەداخەوە بارودۆخی ئێستای کوردستان بارودۆخەکە تا ڕادێکی زۆر نائاسایی و ناسەقامگیرە، بە تایبەتی لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی ژیانی کۆمەڵایەتی و بواری بژێوی خەڵکەوە. تەنها توانین بڵێن الحەمدوللا لە ڕووی ئەمنیەوە ئەویش سنوورەکانمان شەڕی تایە، بەڵام لەناو خودی شارەکانمانە ئەمنیەتێک چەندین ساڵی ڕابردووە تا ئێستا هەیە، بەڵام ئەم ئەمنیەتە دیارە بەز نییە بۆ ئەوەی کەوا خەڵکی دڵی خۆش بێ، خەڵکی دڵنیا بێ لە ئایندەی خۆی. بۆیە ئێمە پێمان وایە ئەم بارودۆخەی کە ئێستا هەیە و بنەمای ئەو بارودۆخە ناسەقامگیرش بنەمایەکی سیاسی هەیە و خەڵکیش لایەنە سیاسیەکان و سەرکردە سیاسیەکان بەرپرسیارەکەن لەوەی کە ئێستا هەیە. بۆیە ئەو حاڵەتە حاڵەتێکە کە هەموو خەڵکی کوردستان چەندین مانگە چەندین ساڵە ئەوە بۆ 2 ساڵ و 3 ساڵە ڕوا کە ئەو بارودۆخە خوڵقاوە، خەڵک داوا ئەکاکەوە لایەنە سیاسیەکان ئەو بەستەڵەکە توندەی نێوانیان بتوێنەوە بە یەک بگەن و دیالۆگ و گفتوگۆ لە نێوان یەکتردا بکەن بۆ ئەوەی کەوا بارودۆخەکە ئاسایی بێتەوە و قەیرانەکانی تری کە دەرهاوێشتەی ئەم قەیرانە سیاسیە کۆتایی پێ بێنرێ. بەنسبەت بزوتنەوەی ئیسلامیەوە ئێوە هەستەکەن لە ئێستادا بێگومان ئێوە لایەنەکان دانیشتون لەگەڵتان و ئێوەش ئەوترێت ئەوانەی لە بوارە سیاسیەکەن زیاتر ئاگاداری دۆخەکەن وەکو لە هاوڵاتیەکی ئاسایی. مەبەستمەوە پرسیارە بکەم، هێندەی ئێوە لەگەڵ لایەنەکان دانیشتون، هێندەی ئێوە قسەتان لەگەڵیان کردووە، ئایا چارەسەرکردنی کێشەکان پەلەی دێ ئەکرێ یاخود زۆر زۆر بەعتیادی وەکوی هیچ نەبوو بێ هەنگاوان بێت؟ چکەمە یەکێکە لە گلەی هاوڵاتیانیش. وەڵاهی خۆی کاگیادگار دانیشتنەکان لەگەڵ لایەنەکانە دانیشتن زۆر ئەکرێت، توانین بڵین بەردەوام ئەگەر ڕۆژانە نەبێت لە هەفتەیەکە چەندین دانیشتن لە نێو خودی حیزبەکان، لە ناو حیزبەکان خۆیان لەگەڵ سەرکردەکان بە جیا کۆبوونەوە 2 قۆڵی 3 قۆڵی چەند قۆڵی ئەکرێ، ینی لەسەر ئاسی باڵا باز لەم بارودۆخەکە ئەکرێەوە هەموویشی بە پەرۆشە بۆ چارەسەرکردن. بەڵام بەداخەوە ینی پەرۆشیەکە تا ئێستا کۆمەڵە دیارە هۆکاری خۆی هەیە کە هۆکارەکان هەندێکیان هۆکارەکان هەمووی سیاسیەوە هەندێکیان بەداخەوە ناتەندروستە، ینی ئەو ململانە سیاسی کە ئەمڕۆ لە کوردستانە هەیە ینی ئەتوانین بڵین هەڵقوڵاوی ئەم ئەزمونەی ئێمەیە، نمونەی زۆر دەگمەنە لە شوێنی ترا، ینی ململانیەکە کە بەشێکی لەسەر حسابی بەرژەوەندەکانی خەڵگەکرێەوە، بەشێکی لەسەر حسابی ئایندەی کوردستانەکرێ. بۆیە بەداخەوە ئەوەی کەوا هەیمەنەی هەیە بەسەر بارودۆخی سیاسی کوردستانەوە ئەوەش کە فاکتەری سەرەکی نەتوانەوەی ئەو بەستەڵەکە و چارەسەر نەبوونی کێشەکانە بریتە لەوەی کەوا
بەرژەوەندی حیزبی هەیمەنەی حیزبی زۆر زاڵە بەسەر دیالۆگەکانە بارودۆخەکانە بەسەر کۆی ئەزمونە سیاسیەکەمانە هەر لە دێر زەمانەوە تا گەیشتوین بە ئەمڕۆ لە 27 ساڵی ڕابردووە بەڵام دیارە ئێستا وڵاتەکەمان هەرێمەکەمان لە بەرەژانی قۆناغێکی نوایە هەر ئەبێم قۆناغە تێپەڕێنینەوە ئەم قۆناغە ئەگەر بەخۆشیش تێنەپەڕێ ینی پێشبینیەکرێ بە ناخۆشی هەرە بێت تێپەڕێنە چونکە ئەمە وەزعێکە دروست بووە خەڵک تەقبولی ناکات ژیانی خەڵک کەوتۆتە مەترسیەوە بژێوی خەڵک کەوتۆتە ناڕەحەتیەوە خەڵک ئەمڕۆ دووچاری کۆمەڵی مەینەتی بووە ئەوەی کەوا خەڵکی تێکەوتووە کۆمەڵە دەرهاوێشتەی لەسەر ژیانی کۆمەڵایەتی تەنانەت لەسەر ژیانی ئەخلاقی ئەخلاقی ئەم میلەتە ئەخلاقێکی ناوازە بووە لەناو هەموو گەلانی دەوروبەر و گەلانی مسلمانیش کە ئێمە گەلێکی مسلمانین گەلی کورد تایبەتمەندێکی ئەخلاقی زۆر ناوازەی هەبووە خەریکە قەیرانە داراییەکان خەریکە برسیکردنی خەڵک تینوکردنی خەڵک بێنانکردنی خەڵک سەر بۆ کێشە خەڵک ناچار ببێ دەست بۆ کۆمەڵەشت بەرێ کە لە ڕابردوودا هێڵی سوور بووە بۆی ینی ئەخلاقیەن ڕێگەی بە خۆی نەداوە دەست بۆ شتانە بەرێ بەداخەوە ینی بارودۆخەکە زۆر ناهەموارە مامۆستا کامل هەر بە مەبەستمە هەندێکی زیاتر لەسەر دۆخ و وزەرانی هاوڵاتیان بۆستین چونکە ئەوترێت باشکردنی دۆخی هاوڵاتیان کاریگەری ئیجابیە بێ لەسەر تەواوی پرسەکان لەسەر کۆی پرسەکان بەڵام لە ناو ئامی خەڵکە تێڕوانین و بۆچوونێکەیەوە بە شێوەیەک لە شێوەکان بۆ بە قەنەعەتیش لایەن ئەوان پێیان وایە کە لە هەرچی ڕوو بداتەوە هاوڵاتیانە زەرەرەکە پارتە سیاسیەکان نین بۆیە ئەوان نیگەرانن لەوەی کە هەنگاوەکان بەرەوڕووی یەکتر هەست ئەکرێت لە دۆخێکی زۆر ئاساییایە هەموو شتێک ئاساییە پەرلەمانکاری خۆیەکە حکوومەتکاری خۆیەکە هیچ شتێپەکی نەکەوتووە ینی هەنگاوەکان بەرەولای یەکتر زۆر بە ئەتیادی ڕوات کەس پلەی نییە هەست ناکەی ینی لایەنەکان پلەی ئەوەیان بێت لەگەڵ یەکدا بنیشن و کۆ بوونەوە ینی ئەمە بۆچی وای لێ هاتووە هاوڵە حیزبیش ڕۆڵی ئەو وڵاتەیە بەشێکە لەو خەڵکە ئەو خەڵکە زەرەری کرد حیزبەکان بە تەبیعەتی حاڵ زەرەرەکەن بەڵام نادیدەگرتنی حیزبەکان بۆ ئەو حەقیقەتەی کە ئەوانیش دوجار زەرەرەکەن و ڕۆژەکەمانی بەم ڕۆژە گەیاندووە ئەجینا ئێستا ئێمە گەر خەڵکی کوردستان ئەم تەجروبەیە ئەم حاڵەتی کە بۆمان دروست بووە و 100 ساڵە ئێمە خەباتی بۆ ئەکەین لە دەست بچێت لە دەست کێشە لە دەست هەمومانەچێ بە حیزبەکانیشەوە حیزب چی ئەکا دوای ئەوەی کەوا وڵاتی لە دەست چوو خەڵک کە بێزار بوو کە نیگەران بوو کە ناچار بوو آخر ئەمە ئەو پەڕی ناچاریە کە ئێستا خەڵکێک لەوانەیە بەشێک لە خەڵک بەشێکی کە لەوانەیە بە مەرامی ترەوە شتێکی کە بڵێ بەڵام بەشێک لە خەڵکە ئەڵێ من دەوڵەتم ناوێ من سەر بەخۆیم ناوێ من ڕیفراندۆمم ناوێ لەبەر چی ئێڵێ یعنی تۆ ئەبێ بۆ ئابکەی لە هاوڵاتی خۆت لە خەڵکی خۆت پەنا بۆ ئەوە بەرێ 100 ساڵە خوێنەدا لە پێناوی ڕۆژێکی ئازادا لە پێناوی ئاڵایەکە لە پێناوی قوارێکی سەربەخوا ئێستا بڵێ کاکە من ئەو قوارەیەم ناوێت چونکە ئەو قوارەیە بریتیە بێ لەم ئەزمونەی ئێستا دووبارەکردنەوەی ڕابردووە لە ئایندەیە ینی ئەمە حاڵەتێکە کە دەبوو حیزبەکان ینی لەبەرچاویان بکردایە ڕەچاویان بکردایە بەڵام حیزبەکانی ئێمە بەداخەوە ئەوەندەی بیریان لە ئیمتیازاتی حیزبی خۆیانە بیریان لە بەرژەوەندی حیزبی خۆیان بیریان لەوەیەکەوە بە چ شێوەیەک لە ئایندەیە دوو دەنگ مسۆگەرەکەن جەماوەرێک بۆ خۆیان کەس بکەن ئیتر جەماوەریش زۆر جاری وایە چاواشە ئەکەن جەماوەر دابەشەکەن فەراغێک دروستەکەن لە نێوان وەکو چۆن لە نێوان خۆیانە فەراغ و بۆشاییان دروست کردووە کەلێنیان دروست کردووە خەریکە ئەمە حاڵەتە شۆڕەکەنەوە بۆ ناو جەماوەرەکەش حاڵەتی نێوانی جەماوەرەکەش پڕەکەن لە کەلێن و لە فەراغ و لە بۆشایی. بەڵێ مامۆستا کامیل وەکو بزوتنەوەی ئیسلامی کوردستان چۆن ئەڕوانە کاراکردنەوەی پەرلەمان لە ئێستادا و پێتان وایە پەرلەمان ئەتوانێت ڕۆڵێکی ئیجابی بگێڕێ شتێ بکات کە پێشتر لە غیابی پەرلەمانە نەکرابێت؟ ئێمە پەرلەمان دیارە ئەم ئەزمونە بەداخەوە دوای 26 ساڵ و 27 ساڵ باز لەوە بکەین پەرلەمان هەبێت نەبێت ضرورە کارا بکرێتەوە ئەمە مالەسەر نەبوو ئێمە قسە لەسەر ئەمە بکەین چونکە ئێمە ئێستا ئەبوایە پەرلەمانێکی نمونەیمان هەبوایە حکوومەتێکی نمونەیمان هەبوایە کۆمەڵی موسساتی چاکمان هەبوایە کە ئەم موسساتانە قابلی ئەوە بوایە بیگوازینەوە بۆ ناو ئەزمموی دەوڵەتداریش بەڵام کەنیمانە ئێستا تازە باز لەوەکەین پەرلەمان کارا بکرێتەوە یانە بەڵێ پەرلەمان شوورەیەکە ئێمە ئێستا پەرلەمانمان نییە پەرلەمانمان لە پەک خراوە بەڵام لەناو ئەم بارودۆخەیە لەناو ئەم حاڵەتە ناتەندروستیەی کۆی حاڵەتە ناتەندروستیەکەی ساحەی کوردستان بە تەنها بریتی نییە لە پەرلەمان لەبەرەوە ئەبێ ئێمە یعنی
چاکسازیەکی ڕیشەیی بکەین لە ناو ئەزمموی سیاسی کوردستانە ئەزمموی حکومڕانی کوردستانە ئەبێ مؤسسات سەر لە نوێ بنیاد بنینەوە ئەبێ حکوومەتی فعلی دروست بکەین ئەبێ پەرلەمانی کارا دروست بکەین نابێ پەرلەمانێک بێ تەنها بۆ دەستشکاندنەوەی یەکتر بێ ئەم شتانی جەنابەت باسیەکەی لە ئێستادا مستحیلە یاخود ئەکرێ بکرێت نا ئیرادە هەبێ هیچ مستحیل نییە ئەبێ ئێمە ئەگەر واقعی خۆمان خوێنینەوە ئەو هەموو خوێنەی دراوە بیخوێنینەوە ئەو خەباتە 100 ساڵەی ڕابردوو بخوێنینەوە دەگوناهە بڵێن نابێ پەرلەمانێکمان ئەبێ پەرلەمانێکمان نەبێ ئەوە شێوەیە بێ ئێمە ئەبێ پەرلەمانێکمان هەبێ ڕەفاهێت بۆ خەڵک دابین بکە یاسا بەرقەرار بکە بۆ خەڵکی ئەبێ تەشریع بکە بۆ خەڵکی کەوا خەڵک لە سایی تەشریع و یاسا و ڕێساکانی ئەوانە خۆش بژی نەک پەرلەمانێک بێ هەر تەنها بریتی بێ لە دەستشکانەوەی یەکتر و ملشکانەوەی یەکتر و مزایەدەکردن بەسەر یەکتر و ئەوەی کە لە ڕابردووە هەندێک حاڵەتمان بینیوە کە بەرووبوومەکەی هاوڵاتی نەچنیوەتەوە بەڵکو بەرووبوومەکەی هەر کەس نازانێ و حیزبەکان بووە کۆمەڵە نخبەیەکی سیاسی بووە تا بێ پەرلەمانیش بە ئەدای کاری خۆیان بچێتەوە لەم قۆناغە نوێی دەستپێکی خۆیان ئەبێ کۆی حاڵەتەکە هەمووی پیابچینەوە بە تایبەتیش پەرلەمان ڕاستە دەورێکی گەورە و گرنگە بینێ ئێمە ئەبێ بە ئەدای ڕابردووی پەرلەمانیشمان بچینەوە بە ئەدای ڕابردووی حیزبەکانمان حکوومەتمان بچینەوە بە دەخالەتی حیزب لە حکوومەت بچینەوە بە زۆنی زەرد و سەوز بچینەوە بە میلیشیاکردنی پێشمەرگا بچینەوە کە ئەوە یەکەی هەفتای یەکێتی و ئەوە یەکەی هەشتای پارتیە و ئەوە نازام ئەو منتیقەیە بەدەست ئەوەیە و ئەوەی بەدەستەوە ئەبێ ئێمە پێویستمان بە پەرلەمانی فعلی هەیە پێویستمان بە سوپای نیشتیمانی هەیە پێویستمان بە حکوومەتی هاوڵاتی هەیە کە هەموو ئەحمەد و مەحموود وەکو یەک خوێنێتەوە نەگەوە هی حیزبەکەی منەوە ئەوە هی حیزبەکەی ئەوە یعنی تا ئێستا بەداخەوە ئێمە سفرین هیچمان نەکردووە بەڵێ جۆرێک لە ئیدارەیەکی حیزبیمان بۆ خۆمان دروست کردووە جۆرێک لە ئەمنیەتمان بۆ خۆمان دابین کردووە بەڵام ئەمنیەت و ژیانی خەڵک و یاسا سەروەری و ئتمێنانی هاوڵاتی بەوەی کەوا ئەو حکوومەتە و ئەو دەسەڵاتە پارێزەری هەموو بەرژەوەندەکانی ئەوە ئەبێ ئەوە دروست بکەین نەک ئەوەی کەوا ئێمە هەمووشانەکەن باشە مامۆستا کامیل وردە بینە سەر باسی ڕفراندۆم و بوونی قوارەیەک یاخود کیانێکی سربەخۆ ئێوە حزورتان هەیە لە ئەنجومەنی باڵای ڕفراندۆمە هەنگاوەکانی ڕۆشتن بەرەو ڕفراندۆمی سربەخۆیی چۆن هەڵەسەنگێنن و پێتان وایە کە سەرڕای تێبینیەکان سەرڕای ئەو دۆخەی کە ئێستا هەیە ئەوان کارەکانی خۆیان ئەکەن و هەنگاوە نێن بۆ نمونە شان بەتەمان لەگەڵ بەغا لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا پەیاما ڕاستی وڵاتانەکرێ ئەمە هەمووی کۆمەڵی خاڵی باشن لە ئێستایەکە و ئەبێ بەردەوامتر و باشتر بکرێت و لە پاڵیشیە دۆخی وڵاتیان و پەرلەمان و حکوومەت چاکتریش بکرێت ئێمە بەشداریمان کردووە لە کۆبوونەوەی حیزبەکانە لەوێش قسەی خۆمانمان کردووە و هەمیشە ئەم قسەیەمان کردووە و تومانە ڕیفراندۆم ئەبێ زەمینە سازی بۆ بکرێ زەمینە سازی بۆ کردنیشی لە ڕێخستنەوەی نێوماڵی خۆمانەوە دەست پێ ئەکا لە تەبایی و یەکڕیزی حیزبەکانەوە دەست پێ ئەکا لە چاکردنی بژێوی خەڵکەوە دەست پێ ئەکا بە تایبەتیش بژێوی خەڵک چونکە خەڵک بەسکی برسی ناچێتە سەر سندوقی دەنگدان و دەنگ بدا بە بەڵێ یا بە نەخێر هەر ناچێت ئەسڵان بایەخ بە کاری سیاسیش نادا لەوانەیە نەک ڕیفراندۆم دەوڵەت و ئەوانە لە خەیاڵی خۆی دەرئەکا لەبەرەوە ئێمە ئەم قسانەمان هەمووی کردووە هەرچەندە لەوانەیە هەندێک جار لایەنەکان لە چوارچێوەی ئەو چاواشەکاری مزایەداتانەی حیزبی کوردی بەسەر یەکتر ئایکەن زۆر جار قسەی ئەوە ئەکرێ بەشداریکردنی ئەوە زیادەیە چۆن ئەچنە ئەوێ هەر ئەشهدوو ئەکەن پاشکۆی ئەوە بەجۆی پارتی ئەکەن چی نەخێر ئێمە لە لای پارتی و لە لای غیری پارتیش قسەی خۆمانمان کردووە لە حیزبەکان دانیشتوین قسەی و تاوتوێ و پێشنیاری یەکتر دوجار باسی وادەیە کراوە کە لە ئەو وادەیە ڕیفراندۆم بکرێ بەڵام ئێمە پێمان وایە هیچ وادەیەک مقدس و پیرۆز نییە ئەوەی مقدس و پیرۆزە کۆدەنجی خەڵکی کوردستان و حیزبە سیاسیەکان و کۆدەنجی نیشتیمانی و نەتەوەییە لەژێر سەقفی پەرلەمانە کاتێک کە پەرلەمان کارا ئەکرێتەوە جەدەلی ڕیفراندۆم ببرێتە ناو پەرلەمان چۆن بەرژەوەندی ئەم گەلە و ئایندەی ئەم گەلە ئەیخوازیە دەردەشە و مشمڕی دروست نابێتەوە مامۆستایان یەکێک لەو کێشانەی باسەکرێ ئەوتێت پەرلەمان لەبەر ئەوەی ئەوانەی لە پەرلەمانن نوێنەری حزبن و ئەوانەشی ئەندام پەرلەمانن ئەندامی مەکتەبی سیاسی پارتە سیاسیەکان نین بۆیە بۆ هەموو قەرارێک ئەبێ بگەڕێنەوە بۆ مەکتەبی سیاسی و سەرەوەی خۆیان وەکو ئەوترێت هەست ناکەیت جەدەلەکە بچێتەوە ناو پەرلەمان هەمان بەرکەوتنی جاران دروسە بێ یاخود ئەکرێت ئەم جارە بە جیاوازتر بچێ چۆن بچێت کۆمەڵە تەجاریبی ڕابردوومان هەیە سەرکەوتوو نەبووە مەسەلەن حیزبەکان 5 حیزب سەری کردووە بە یەکە لە ماوەی 3-4 ساڵی ڕابردووە لەم کابینەیە هەموو شتێکیان قۆڕخ کردبوو ڕۆژەکەی بەم ڕۆژە گەیشت ئێستا حیزبەکان هەمووی کۆ ئەبنەوە چاک وایە
هەمومان یەکتر بخوێنینەوە ئەو حیزبانەی لە پەرلەمانە هەیە تەنانەت ئەو حیزبانش لە دەرەوەی پەرلەمانەیە بیر و بۆچوونیان وەربگیرە خەڵکی ئەم وڵاتن و هاوڵاتی ئەم وڵاتن کۆ ببنەوە قسە بکەن حیزبەکان با تەوافقی ئەزمونێکی خۆمانمان هەیە تایبەتمەندی خۆی هەیە حیزبەکان زۆربەی ئیشەکانیان لە عێراقەکان کە هەموو ئیشەکانی بە تەوافق ئەڕابەڕێەوە لێرە شەر تەوافقی ئیشەکانی ئەمە تەوافقیش کارێکی باشە حیزبەکان ئەکرێ لە دەروی پەرلەمانیش پێش وەخت ئامادە سازی بکەن بۆ قەرار و بڕیارێکە لە ناو پەرلەمان ئەبێت ئیتیفاقی ئەبێ ڕێکەوتنێک ئامادە سازیەک لە دەرەوەی پەرلەمان هەبێ لە ناو پەرلەمان گفتوگۆی لەسەر بکرێت و شەرعیەتی پێ بدرێ ئەبێ حیزبەکان نەبنە بەدیلی پەرلەمانە ینی ئەو گردبوونەوە ئەو کۆبوونەوەی کە ئەکرێت تەنها لە چوارچێەوەی پێشنیار تەقدیمکردن بە پەرلەمان هەبێ خۆ دیارەگەر حیزبەکان پێکەوە دانیشتن و هەمویان لەسەر ڕایەک پێک هاتن دواتر ئەم ڕایە درایە پەرلەمانیش هەر پێکاتەوە و جەنابەت و لەو حیزبانە بەڵام ئێمە لە مەسەلەی ڕیفراندۆمە قەزەیەکی کەمان هەیە ئێمە کێشەکەی ئێمە ئەلێرایە ئێستا بارودۆخێکی هەرێمایەتی نێودەوڵەتی عێراقی لە ئارادایە فرسەتێک بۆ کورد هاتۆ تا ئاراوە ئەم فرسەتە لەوانەیە ئەگەر بازی بەسەرا بین تێپەڕێنین جارێکی کە ئەم فرسەتە بۆ ئێمە دروست نابێت کەم 100 ساڵی تر لەوانەیە 200 ساڵی کەش ئەم فرسەتە بۆ کورد دروست نەبێتەوە کە ڕیفراندۆم بکە کە باسی دەوڵەتی سەربەخۆ بکە کە عێراق بە قووەت بوویەوە کە عێراق بەهێز بوویەوە کە مرکزێتێکیان بۆ عێراق دروست کردەوە کە منتیقەکە ڕێکخرایەوە و کوردیش ئاوا بێدەنگ دانیشتۆ بە دیار هارو هاجی ناوخۆی خۆیەوە ئەو فرسەتە جارێکی کە لە دەستمانە چێ ئێمە ئەڵێن ئەم فرسەتەن بە ناچاری بابی قۆزینەوە قەی ناخۆشمان لە باری ئەوانین کەوا دەوڵەت دروست بکەین بەڵام ئەکری ئەوەی کە هەمانە لە قۆناغێکی کا لە 10 ساڵی کا لە 5 ساڵی کا لە 2 ساڵی کا کە ئینشاڵڵا لە نزیکترین کاتابێ ئەکری ئەمەوەی خۆمان چاکەین کێشەکانی خۆمان چاکەین ئەمە لە دەستمان ناچێت بەڵام فرسەتی دروستکردنی قوارەی کوردی و دەوڵەتی نەتەوەیی لە دەستمانەچێت چونکە تا ئێستا ئەمە نەهاتوە وەکو بزوتنەوەی ئیسلامی بە ئاساییشی ئەزانن ئەگەر هەموو لایەنەکان ڕێکەون لەسەر کاتێکی تری دوای 25 مانگی 11 مانگی 2010 وەکو وتت کات مقدس نییە ئەو ئەنی ئەمە ئاسایی ئەبێت ئەمەش زۆر ئاساییە لە قورسایی ڕیفراندۆمەکە کەم ناکاتەوە ئێمە لە پەرلەمانەکەی ئێمە کە ئینشاڵڵا کارا کرایەوە پەرلەمانتارەکان هەندێک دەستکراوەییان پێ بدرێ هەندێک حیزبەکان وازیان لێ بێنن لە هەندێک حاڵەتە دەردەشەیەکی زانستیانە و بابەتیانە و سیاسیانە و حەکیمانە بکەن بۆ مەسەلەی ڕیفراندۆم لایەنە باشەکەی کردنی لایەنە خراپەکەی نەکردنی لایەنە چاکەکەی مەسەلەن مانگێکی کە بیکەین ئەگەر دوو مانگی کە بیکەین چییە ئەمە لە نەتیجەی گفتوگووە بگەنە قەناعەتی هەمویان کە بەڵێ مانگێکی کە گەر نەیکەین لەوانەیە زەرەر بکەین لەوانەیە گەر بیکەین ساڵێکی کە لەوانەیە هەر ئەو فرسەتەمان لە دەست نەچێت بارودۆخەکە هێشتا ماوێتی لە مەنتیقەکە ینی ئەمە ئەمێنێتەوە سەر ئاستی بەرپرسیارەتی پەرلەمانتارەکانی ئێمە حیزبە سیاسیەکانی ئێمە سەرکردەکانی ئێمە کە بە ژیانی لێپرسراوێتی و ژیانی لە خۆبوردەیەوە دانیشن و دەردەشە و گفتوگۆ و مشتومڕ بکەن لەسەر بابەتێکی گەورە و گرنگ کە پێوترێ ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆمیش ڕاگەیانی دەوڵەتێکی سەربەخۆ باشە مامۆستا کامیل بەنسبەت گۆڕانکاریەکانی ناوچەکەەوە ینی قسە لەسەر ئەوە هەیە ئەوترێت ڕاستە داعش لە چەند شوێنێکی عێراق ماوە بەڵام بەو ئاسانیەش ینی شەڕەکە و جەنگەکە شتێکی هێندە ئاسان نابێت لە 2 ڕۆژە کۆنتترۆل بکرێن و ینی کامل بێتەوە ژێر سەروەری خاکی بۆ نمونەوە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان وەشی عێراق کیسنجەر لە تازەترین نووسینیدا کە کیسنجەر ئێوە ئاگادار و بینەرانی شاگەدارن بە یەکێ لە بیرمەندەکان و سیاسەتوانەکان دائەنرێت کە ڕۆڵی هەیە لە دروستکردنی ڕووداوی سیاسی هەر لە سەردەمی جەنگی ساردەوە تا بگاتە ئەمڕۆ ئاماژە بە کۆمەڵی گۆڕانکاریەکە لە ناوچەکە گەر هەر لە کاتی ئەوە نیە ئێستا بە تەفسیل باسی بکەین بەڵام ئەو گۆڕانکاریانەی لە ناوچەکانە ڕوادن ئەگەر چاوەڕێ بکەین بیخەینە دوای لە ناوچوونی داعش ئایا کورد ئەو قورسایەی لەسەر ئاستی دنیا ئەمێنێت هەموو وڵاتەکان ناکەونەوە سەرپێی خۆیان بە تورکیاتەوە بە سووریاتەوە بە ئێرانتەوە بە عێراقتەوە بە دیاریکراوی ئەو کات کورد نەتوانێت هیچ بچنێتەوە طبعا يعني ئەمە یعنی پێش داعش و پێش ئەو بارودۆخەش ئێمە هەندێ ڕەهەندی تری ئەم بابەتەی ئێمە هەیە کە لە سوودی ئێمە بۆ نمونە هەر کیسنجەر جەناب و باسی کرد 40 ساڵ لەمەوە پێش باسی ئەوەی کردووە کە ئەم منتیقەیە تەقسیم بکرێ عێراق بکرێ بەسێ پارچەوە ئەمانە ئێستا
یعنی ڕایەکی گشتی خەریکە لە ناو زلهێزەکانە دروستە بێت کە فعلەن ئەوە شتێک نەماوەتەوە ناوی عێراق بێ و بتوانین بیلکێنینەوە بە یەکەوە لەسەر زەمینە و لە ڕووی مەیدانیشەوە ئەوە داعش و ئەو گروپانە هەیە ئەوە شیعە و سوننە هەیە کە پێکدادان و بەربوونەتە یەکتر و عێراقیان بە عەمەلی پاشە کردووە هەموو ئەمانە بای ئەوەیە کە ئێمە بوار نەڕەخسێنین بۆ ئەوەی کەوا حاڵەتێکی کە بێتە پێشەوە کە ئێمە دەرفەتەکەمان لە چی بچێت فعلەن ئێستا ئێمە کار لەسەر ئەوە بکەین کە نێوماڵی خۆمان ڕێکخینەوە کۆدەنجە دروست بکەین لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم و ڕاگەیاندنی دەوڵەت لە ئێستادا زۆر باشترە لەوەی کەوا بیخینە دوای جەنگی داعش چونکە دوای جەنگی داعش عێراق بە قووەتە بێتەوە عێراق ئێستا ئیش لەسەر ئەوە ئەکان مەرکەزیەتێک دروست بکە هەر شیعە سوننە هەمویان لەسەر ئەوە ڕێکن لەوانەیە لە ناو یەکان ناتەبان بەڵام لە بەرامبەر کووردا لە بەرامبەر ئەوەی کەوا کورد جیابێتەوە لە عێراق وجهە نەزەری زۆربەیان یەکێکە لەبەرەوە ئێمە ئەبێ چاودانەخین لە واقعێک کە ئێستا لە عێراقا هەیە عێراق ئەبێ بیقۆزینەوە ئەوەی لە بارودۆخی عێراقا بەسەر عێراقا هاتووە. مامۆستا کامیل هەموو ئەمانەی ئاماژەت پێدا بای ئەوەیە کە کورد دوای ڕێخستنەوەی نێوماڵی خۆی گوێ بە هیچ فشارێک نەدات و هەنگاو بنێ بەرەو ڕێفراندۆمی سەربەخۆی و سەربەخۆی دوایەوە تەمان ڕێخستنەوەی نێوماڵی خۆ ئەمە زمینە سازی نێوخۆیە و زۆر زەڕوزە و زۆر پێویستە بنەمایە بۆ هەموو شتێکی کە ئەگەر لە سەر ئاسی نێودەوڵەتیش ئێمە تەئید بکرێن ناو خۆمان وێران بێت وازانمەر پێچەوانەشەوە تەواوە بەڵام ناکرێت گوێ بە هیچ فشارێک نەدەین من ئێستام خۆم تێبینیم هەیە لەسەر ئەو دیبلۆماسیەتەی کورد و سەرکردایەتی کورد کە لەسەر ئاسی بەتایبەتی هەرێمایەتی بۆ نمونە من نابینین ئێمە کاک مەسعود مەسەلەن سەردانی ئێرانی کردبێ کە دەوڵەتێکە لە پاڵمانە لەم هەلومەرجەیە کە ئێمە ئەمانەوێ ئیطمئنان بین بە ئێران مەسەلەن بە تورکیا سەردانی تورکیا بکە سەردانی سعودیە بکە مەسەلەن سەردانی ئەو وڵاتانەی کە ئەتوانین سەردانی بکەین دووەلی خەلیج کە لە خوارەوە هەر دراوسی عێراقن و معنین بەم بارودۆخی ناوخۆی عێراقین ینی پێشادا کاک مەسعود بارزانی کۆمەڵی پەیامی ئاراستەی ئێران و عێراق و تورکیا و سعودیە و میسر کردووە تۆ ئێوە وای بە باشەزان وەکو بزوتنەوەی ئیسلامی کە شخصی خۆی بچێت سەردان بکات و دڵنیایان پێ بدات کاریگەری زیاترە بێت ئەمە بە تەئکید کاریگەری زۆر زیاترە بێت کە نەک ئەوە کاک مەسعود ڕۆشتوتە ئەوروپا و ینی پەرلەمانی ئەوروپا و ئەوانە دیارە ئەمانەی دەوروبەریشمان زۆر گرنگن ئەتوان کێشەمان بۆ بخڵقێنن کێشەمان بۆ دروستکەن ئەمجا هیچ نەبێت لیژانی تایبەتمەند لەسەر ئاستی باڵا دروست بکرێ بۆ دەوڵەتەکانی دەوروبەر ینی ئێمە بە تایبەتی و دەوڵەتانی کوردیان بەسەرا دابەش بووە زیاتر ترسمان لەوان هەیە باز لەوە کرێ سنوورەکان دابخەن ینی بەچی ئێمە وا بکەین لەو دەوڵەتانە کە سنوورمان لێدانەخەن کە کێشەمان بۆ دروست نەکەن کە خەڵکەکەمان برسی نەکەن بەوەی کەوا ئێمە سەردانیان بکەین دڵنیایان پێ بدەین کە ئەو قەوارەی لە ئایندەیە دروستە بێ دۆستی ئێرانە بێ دۆستی تورکیا بێ دۆستی عەرەبە بێ دۆستی تورکە بێ ینی نابێتە زیان بۆ سەر بەرژەوەندەکانی هیچ لایەک و دەوڵەتێکە بێ و دەوڵەتانی تر مامۆستا کامیل دوایین پرسیارم لەسەر پرسی ڕێفراندۆم ئێوە وەکو بزوتنەوەی ئیسلامی هەموو توانای خۆتانە خەنە گەر بۆ سەرخستنی ڕێفراندۆم وەڵاهی ڕێفراندۆم ئەگەر بەو شێوازە بێ کە هەموو لایەکمان چاوەڕێیەکەین و تەمۆحمان هەیە کە کۆدەنجێکی نیشتیمانی و نەتەوەی لەسەر دروست ببێ کە پەرلەمانێک شەرعیەتی پێ بدا ئێمە بڕیار دراوە حیزبەکان بڕیاریان داوە ئەوەی کە لە پیرمان بڕیاری حیزبەکان بڕیاریان دا و کاک مەسعود وجودی هەبوو وادەیەک دیاری کراوە ئەم وادەیە پێویستە شەرعیەتێکی ڕسمی پێ بدرێت کە ئەوش لەناو پەرلەمانە ئەو شەرعیەتی لە پەرلەمانە وەرگرت و پێدرا ئێمە بە هەموو هێز و توانای خۆمانەوە پشتگیری لە ڕیفراندۆمێکەکەین کە پەرلەمان و شەرعیەتی پێ بداوە هەر ئەوەی لە دەستمان دێئیکەین بۆ ئەوەی ئەم پرۆسەیە سەر بگرێ و پێشمان وایە ڕیفراندۆمێک دەرەنجامەکەی لە 80% کەمتر بێ عیبێکی گەورەیە بۆ ئێمە یعنی ئەو هەموو خوێنەی لە 100 ساڵی ڕابردووە داومانە بەداخەوە ینی ڕیفراندۆمێک خەڵکی ئێمە لە 140 بڵێن نەخێر ئەمە کارەساتێکی گەورەیە بۆ خەڵکی کوردستان تقریبا دوو خولەکم ماوە مەبەستمە بیخۆزمەوە بۆی قسە لەسەر یەکدیستی و یەک هەڵوێستی پارتی ئیسلامیەکان بکەین لە ماوەی ڕابردوودا لە پار ساڵەوە تا ئەم ماوەیەش پارتی ئیسلامیەکان بزوتنەوەی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی هەوڵتانەدا ینی وەکو خۆت لە شوێنێک ئاماژەت پێداوە ینی ئەوەیە کە ئامانجمان توانەوە بێت لە ناو یەک حزبدا ئێستا ئەمە هەروایە یان پاشەکشەیتیا
کراوە و ڕووی ئێمە خۆمان من بەناوی بزوتنەوە قسەکەم بزوتنەوەی ئیسلامی بۆ برایانی خۆشمانمان لە یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی و ڕێکخراوانی کە چاودێرن لە کارەکانمانە وتومانە لە لیستێکی موحەدەوە تا یەک حیزبی یەک دگیر لەگەڵ یەکان ئێمە لەگەڵ یا ئەڕۆین بەڵام ئێمە ئەمانەمان کۆمەڵی گرفت هەیە تەجاوزمان کردو ئەزمونێکی ناوازەمان بە خۆمان داناوە کارەکانمان بازنە کردووە کە هەمان ئەم پرۆژەیەمان داوە بە حکوومەت و بە پەرلەمان و بۆش کە دەبوو کێشەکانی پرسەکانی کوردستان بازنە بکرێت لە پرسێکا گرفت و بۆ دروست بوو بازنەکانی کە ڕانەوەستی حرەکەتی تیا بکەیت ئێمەش بازنەی سیاست بازنەی داعوە و پەروەردە بازنەی ڕێکخراوەکانمان کردووە لەوانەیە لە سیاست ئێستا گرفتمان بۆ دروست بووە هەندێک وجهە نەزەری جیاواز لە نێوانمانە هەیە کەم پێ ئەوان لایەنێک پێی وایە بزوتنەوە نەچێتە ئەو جۆرە دانیشتنانی کە سەرۆکی هەرێم شەرعێتی نەماوە ئەوانە ئێمەش پێمان وایە لایەنێک نەچێتە ناو ئەو حکوومەتەی کە خەڵکی برسی کردو خەڵکی ئەو هەموو مەینەتەی بەسەر خەڵکا هێناوە کۆمەڵێ کاری کردووە کە ئەمە دەرەنجامەکەیەتی ئەم ڕاجیاوازانەوەی کردوێت ئێمە جارێ باز لە لیستی موحەد نەکەین چکە ئەوە ئەچێتە ناو بازنە سیاسیەکەەوە بەڵام بازنەکانی تر بەردەوام کارەکەین و ئێستا لەم هەفتەیە کۆمەڵێ کۆبوونەوەی هاوبەش لە نێوان ڕێکخراوەکانمان زاناکانمان خوشکانمان هەموو چین و توێژەکانمان کردووە لیجانی هاوبەشیشمان دروست کردووە و کارەکان بەنسبەت بزوتنەوەوە یەکگرتو و کۆمەڵیش هەمان تێڕوانینیان هەیە هێندەیە واگەدارن بۆ یەک لیستی و یەک دەنگی وێگەڵوێستیتان آخر ئەوەی ئەڵم لە بازنەیەک سیاسیەکە کە یەک لیستیەکەی ئەو وجهە نەزەرە جیاوازانە وای کردوتە کە ئێمە تەجاوزی ئەم بازنەیە بۆستین لێستادا ئەو مەسلەیەتان سڕ کردووە ئەو مەسلەیەمان سڕ کردووە لەسەر حسابی بازنەکانی کە ناچکە بازنەکانی کە بەرەو پێشەوە ڕۆین بەڵێ مامۆستا کامیل مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی و تەبێژی فەرمی بزوتنەوەی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆ کاتەی بە ئێمە و بە بینەرانت بەخشی ماندوو بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ لێرە کۆتایی هات ڕێزی یادگار فایق و تەواوی ستافەکەم لە شاری سلێمانی و شاری هەولێر قبوڵ بکەن سپاس بۆ مامۆستاشکەم شەو ئەزێتماندا بوو لە هەڵەبجەوە تەشریفیە نابوو تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵی ئێوە و کوردستان هەمیشە ئاوەدان بێت خواتان لەگەڵ